ئەمە دیمەنی بەشێک لە کۆڵان و شەقامەکانی ئیدارەی ڕاپەڕینە کە پڕ بوون لە خۆڵ و خاشاک، ئەوەش بەهۆی پێنەدانی موچەی دوو مانگی ژینگە پارێزان و کۆتایی هاتنی گرێبەستی نێوان کۆمپانیای پاکەرەوە و وەزارەتی شارەوانی. وشیار خاوەن پێداویستی تایبەتە و خاوەن 4 منداڵە، باس لەوە دەکات ناوێرێت لە ماڵەوە بێتە دەرەوە، ئەوەش بەهۆی قەرزکردنی 100,000 دینار ترسی هەیە خاوەن قەرزەکەی بیبینێت. لە ڕێی برێنم کرێکارشم خاوەن پێداویستی تایبەتیشم، ینی خاوەن 4 منداڵم، قەرزدارم، ینی یەک جێنم ینی نەوێرە بێمە دەرێ بە قەرزداران خەڵک هاوکاری کردم، خەڵک هاوکاری کردم، ینی پارەم قەرز کردووە 100,000 بۆ پێداویستی ڕۆژانەی وان جێژنەی دنیانەکن ماڵدانە بووە. وەڵا کوڕەکەم داوای لێ کردم نم ینی زەروێ نییە بیدێ. تەنیا وشیار نییە کە جیرۆدەی دواکەوتنی موچەیە، بەڵکو زیاتر لە 1000 ژینگە پارێز و شۆفێر و چاودێر هەمان گرفتیان بۆ دروست بووە. سەرڕای ئەوەش نێردراونەتە ماڵەوە. ئێستاش ژینگە پارێزان کار ناکەن و شەقامەکان پڕ بوون لە زەبڵ و خاشاک. دەبێت لایانی پەیوەنددار پێوەی هەست چونکە ئێستا بەرەو گەرما دەڕۆن. ئێستا ئێمە سپینێ بەڕاستی ئەم جێژنەی شوێنێکمان شکربان لە ماڵەکان خۆمان نەدەبووین، نەوێران بینە دەرە گەرما مبارەدەی هەڵدەکەی قەناعەتم پێ بکە بە گەرمای دەبێت لە ژوورە دەرگای داخی لە باتی مبارەدەکان بکوژەینەوە، ئەوەی هەیە نییە پانکەیەکە لە ژوێ ناتوانانی هەڵکە لەبەر هەواکەت هەم بۆ دێتە ژوور میوانمان دێ وەڵی تەریق دەبینەوە. ئێستا ئەو تۆ بخۆ لێرە بزانە سیرکە تەریق دەبێت لەبەر بۆنەکەی بە جددی یعنی بۆنێکی وای دێت ئینسان ناتوانێت بژێ لێرە. ئێستاکانە عەقدی گرێبەستەکانی ئەو کۆمپانیایی گارێکس تەواو بووە کاتی هاوینیشە. ئێمە زپڵ زارێکی زۆر لە دەرگای ئێمە فرێدر لەو شوێنە بۆشانێ بە تایبەت ماڵی لێنین بۆنەکەی زۆری سحازە بە قەناعەت بکە شوێنێکمان شک بربای ماڵەکانی خۆمان جێ دەهێشت، یعنی بێزار بین بەرەو گەرما دەڕوە سپێنی نەخۆشی بڵاو دەبێتەوە، نەخۆشی بڵاو دەچێت خەستەخانە هیچ شتێک نییە، ینی نازانی ئینسان چ بکە لەگەڵ ئەو حکم و ئەم دەسەڵاتی. بە پێی زانیارەکانی وێزگە نیوز گرێبەستی نێوان کۆمپانیای گارێکس و بیڤان کە کۆمپانیای پاکردنەوەی ناوسەنتەری شار بوون لە کۆتایی مانگی 4 ئەم ساڵ گرێبەستەکەیان کۆتایی هاتووە. ئیدارەی ناوچەکەش ئامادەکاری کردووە کە گرێبەستی نوێ لەگەڵ کۆمپانیای پاکەرەوە لە سەرەتای هەفتەی داهاتوو واژۆ بکات. وێزگە نیوز زانیوێتی لە گرێبەستە نوێیەکەدا پێداچوونەوە بە موچەی ئەو ژینگە پارێزانە دەکرێت کە گرێبەستیان لەگەڵ نوێ دەکرێتەوە. لە سنووری ئیدارەی ڕاپەڕین پێشتر هەریەکە لە کۆمپانیاکانی گارێکس و بیڤان بۆ ماوەی 8 ساڵ کاری پاکردنەوەیان گرت بۆ ئەستۆ. 1000 ژینگە پارێز و کارمەند و شۆفێر لەم کۆمپانیا کاریان دەکرد. لە ئێستادا چارەنووسی هەمویان نادیارە. ئەمیر حەسەن، وێزگە نیوز، ڕانگە.